لەو کاتەی کە لایەنگرانی موقتەدا سەدر دایانکوتا سەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق باری سیاسی بەرەو ئاسۆیەکی تاریکدا ڕۆیشت و لە ئەنجامیش ململانەی سیاسی بۆ بەرژەوەندی تایبەتی سەری هەڵدا و ماڵی شیعیش پشتی گەورەی ئەم ململانەیە بوو و لە ناو ماڵی خۆیان لێکدا بڕان. هەرچەندە سەرکردایەتە شیعەکان بە دوای هێوربوونەوەدا دەگەڕێن بەڵام پڕوشتی ئاگرەکەیان بەرەو شەقامی عێراقیدا ڕۆیشت. هناك خلافات لكن ليس خلافات جوهرية. بەڵێ ناکۆچی هەیە بەڵام ناکۆچی جەوهری نین کە ببنەمای پێکدادان دەڵێم بەڵێ ناکۆچی هەیە بەڵام چارەسەریشان هەیە. ئێمە ئەو چارەسەرانە مسۆگەر دەکەین لەبەر ئەوەی هەموو لایەنەکان ژیرن و ناخوازن کەشتی عێراق بەرەو نقم بوون برن. چاودێر و شرۆڤەکارە سیاسیەکان ئاماژە بە ململانەی ناوماڵی شیعی دەکەن. گوایە ئەم ململانەیە مەبەستی سەرەکی پۆستی سەرۆک و وەزیرانە و گشتیان بە دوای ئەم پۆستەدا دەگەڕێن. الكتل التي خرجت منها دەبینین ئەو لایەنەی پۆستی سەرۆکایەتی حکومەتی لە دروست بووە ئەوە کە بە زۆری لە ململانەکەدایە. ئەم لایەنە سەقامگیری عێراق و خزمەتگوزاریەکانی بەلاوە ناوە و خۆی لە نێو ململانەکاندا دەبینێتەوە. هەروەها لە گێژاوی کێشەکاندا و لە گەڕانیش بە دوای بەرژەوەندەکاندایە. شەقامی عێراقی بە بێزاریەوە سەیری ئەم بارودۆخە دەکا. گوایە ململانەیەکە نێوان فراکسیۆنە سیاسیەکانە و پاشە ڕۆژی عێراقیش بە تاریک و لێڵ وەسف دەکەن. ئەمە ململانی نێوان خودی شیعەکان و نێوان خودی سونەکانە. ئەوان خۆیان سیاسەتمەدار و سەرۆکی قەوارەکانن. دەرەنجام ئەم ناکۆکیانە دەبنەمایەی هۆڵقاندنی ململانی گەورە و دەبەش بوونی گەورەشی لێ دەکەوێتەوە. لە کاتی ڕاپەڕینەکەدا لە بەسڕ هاواریان دەکرد عەلی تەنها وەلیە و ڕابەرێکی جەعفەریمان دەوێت. ئەو ڕابەرە جەعفەریە لە ساڵی 2003 هات و ماڵکاولی بۆ هێناین. گشت چاودێران و بۆچوونی خەڵک وا دەگەینێت کە عێراق لە ڕۆخ کەنارێکی تەم و مشدا وەستاوە و پاشە ڕۆژیشی بەڕووخان لە قەڵەم دەدەن. سڵاب ئامەرنی دەنج ئەمریکا بەغدا.